ئەوەی کە بڵین ئەبێتە جێگەی ئومێد ئەو زەخت و فشارەیە کە هەیە لەسەر ئیسرائیل و لەسەر ئەمریکا لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیەوە حتا لەلایەن ئەو دەوڵەتە هاوپەیمانەکانی خۆیان ئەوروپا و ئەوانە مەسەلەن لەو ڕۆژانە کە سەرۆکی ئیسپانیا ئەوەی کرد ئیدانەی ئیسرائیلی کرد بۆ ئەو کوشت و کوشتاری کە ئیکا لە غەزە، یعنی وڵاتانی ئەوروپی وردەدانە لیان لێ ئەکشێنەوە کە ئەمە والیەکە کە ئەمریکا زعیف کات لە منتیقەکە، ئەگەر هێزی ئەمریکا لە منتیقەکە زعیف بۆ ڕادەیە زعیف بێت کە نەتوانێت لە تەقسیماتی جیهانیە لە بەرامبەر رووسیا و چینا لە منتیقەی شەرقی ئەوسەتا تەوازنێکی باشی هەبێت، ئەو کاتە ممکنە ئەو جەنگە ڕابگرن و بە مساومەشەوە لەگەڵ حەماسە و حەماسیش بمێنێتەوە. هەنێ ئەو ئومێدە هەیە، بەڵام ئیتر ئەوەسێتە سەر ئەو فشارانی کە لە سەریانە.